باسی هەندێک لەو زیکرانەمان کرد کە ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە بۆ ئینسانی ئیماندار لە دنیا و لە قیامەتە ئەگەر ئەو زیکرە پیرۆزانە بکات. ئەمڕۆژ بە یارمەتی خوای پەروەردگار باسی گەورەترین زیکر دەکەین. ئایا گەورەترین زیکر چ زیکرێکە؟ گەورەترین زیکرێک کە ئینسانی ئیماندار و مسلمان بیکات قورئانە، قورئان خوێندنە، چونکە قورئانی پیرۆز فەرمایشتی خوای پەروەردگارە، وتەی پیرۆزی خوای پەروەردگارە. گەورەترین زیکرێک کە ئینسان بیەوێ بیکات قورئان خوێندنە. بەڵام قورئان خوێندن بە جۆرێک کە خوای پەروەردگار داوای کردووە. کۆمەڵگای ئێمە و هەموو کۆمەڵگای موسڵمانان بەگشتی قورئانمان وەلا ناوە، قورئانمان وا لێ کردووە کردەوەی پێ ناکەین. ئایا خوای پەروەردگار قورئانی دابەزاندووە بۆ ئەوەی مسلمانان بیکەن ناو پەڕۆیەکی سەوزە و بیخەنە شوێنێکی بەرزەوە داینێن؟ نەخێر. ئایا خوای پەروەردگار قورئانی دابەزاندووە بۆ ئادەمیزاد بۆ ئەوەی ماچی بکات؟ نەخێر. ئایا قورئانی پیرۆز دابەزیوە بۆ ئەوەی لەقەت دیوارەکان هەڵواسرێ؟ نەخێر. ئایا قورئانی پیرۆز بۆ ئەوە هاتووە قورئان فرۆشەکان و خائینەکان لە تەعزیەدا بیخوێنن؟ نەخێر. قورئانی پیرۆز بۆ ئەوە نەهاتووە. قورئانی پیرۆز بۆ ئەوە نەهاتووە لە ژوورسەری منداڵ و ئافرەتی زەیسان دابنرێت. ئەمە حکمت نییە لە دابەزینی قورئاندا. حکمت ئەوە نییە لە دابەزینی قورئاندا. قورئان بۆ ئەوە نەهاتووە بە سیارەوە هەڵواسرێت، بەقەد ماڵەوە هەڵواسرێت. قورئان بۆ ئەوە نەهاتووە بکرێتە کاشیەوە لەقەت دیوار و لە ماڵ خەڵکی دابردێ و دوای چەند ساڵێ بدرێتە بەر چەکوش چونکە کابرا دەوێت کاشەکەی بگۆڕێت. ئەمە هەمووی هیچی پەیوەندی بەو حکمەتەوە نییە کە قورئانی پیرۆزی بۆ دابەزیوە. قورئانی پیرۆز بۆ ناو دڵ دابەزیوە. بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. خوا گەورە دەفەرمێ قورئانی پیرۆز کۆمەڵە ئاەتێکی ڕوون و ئاشکرایە لەناو سینگ و دڵی خاوەن عیلمەکانایە. ئەو کەسەی قورئان لە سینگ و دڵیا بێ خاوەنی عیلمە، ئەهلی عیلمە. خوای گەورە دەفەرمێت چونکە قورئان لە سینگی خاوەن عیلمەکانایە. ئەی ئەو کەسەی پێت خۆشە خاوەنی عیلم بیت، ئەهلی عیلم بیت، قورئان بخوێنە. کۆمەڵگای ئێمە و هەموو کۆمەڵگاکان قورئانمان ئیهمال کردووە، فەرامۆشمان کردووە، چ خوێندنەوەی چ کردەوە پێکردنی. مانگی ڕەمەزان هەمومان بێعەیبین. قورئانەکە بە دەستمانەوەی لە کۆشمانایە و لە باوشمانایە. قورئانەکە دەخوێنین بەڵام دوای مانگی ڕەمەزان و 11 مانگەکەی تر ئاگامان لە قورئان نییە. قورئانمان لەبیر چۆتەوە. یعنی هەر کەسێک لە ئێمە بە خۆیدا بچێتەوە. ئایا ئەو کەسەمان 10 ساڵە قورئان دەزانێ توانیوێتی 10 جوزە قورئان لەبەر بکات؟ واللهی ڕۆژی وشەیەکی بەرەکەوێ لەو باوەڕەدا. واللهی بە 4-5 ڕۆژیش ئاەتێکت بەر ناکەوێت کە جوزێ قورئان لەبەرکە لە ساڵێکە. ئێمە قورئانمان ئیهمال کردووە. بۆیە خوای پەروەردگار دەیەها بەڵاو موسیبەتی بەسەر ئێمەدا باراندووە چونکە ئێمە لە زیکری خوا غافڵ بووینە، لە گەورەترین زیکری خوا کە قورئان خوێندنە غافڵ و بێئاگاین.